لەگەڵ دەرکەوتنی وردەکاریەکانی ڤایرۆسێکی کوشندەی تازە لە چین، ڕۆژنامەوانانی ناوخۆ پەنایان بردە بەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بڵاوکردنەوەی لە بەرامبەردا چین دەستگیری کردن. بە هەمان شێوەی سەرکوتکردنی ئەو ڕووماڵکردانە 274 ڕۆژنامەوان لە سەرتاسەری جیهان بۆ ساڵی 2020 لە زیندان کراون، ئەوەش بەپێی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان CPJ. ئامارێکی زیندانیکردنی خراپە کە تۆمار کرابێت. 274 ڕۆژنامەوان لە سەرتاسەری جیهان لە 2020دا دەستگیر کراون بە دوو هۆکاری سەرەکی. یەکێکیان بەرچەکردداری پەتای تەندروستی جیهانە لە دژی ڕۆژنامەنووسان لە تۆڵەی ئەو راپۆرتە سەربەخۆیانەی بڵاویان کردوونەتەوە و دووەمیشیان لە ڕێگەی سەرکوتکردنی خۆپشاندانەکانەوە بووە. پەتاکە وەهای کردووە زۆرتر داوای دادوەری بکرێت بۆ دەستگیرکراوەکان. دوو ڕۆژنامەنووس بەلایەنی کەم لە زیندان بە کۆڤید-19 مردوون. خێزانی ڕۆژنامەوانی سێهەم ئەزین جۆن ئەسکارۆف باوەڕیان وایە بە کۆڤید-19 مردووە. لە پەتای تەندروستی جیهانی وەکو کۆڤید-19 سزای زیندانی بۆ ڕۆژنامەنووسان وەک سەپاندنی سزای مەرگ وایە، لەبەر ئەوەی ناتوانێت لە خەڵق دوور بکەوێتەوە. توانای دەستکەوتی کەلوپەلی خۆپارێزیان نییە وەکو دەزانن زیندانەکانیش چاوگی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەیە. راپۆرتی CPJ گرتەی ڕۆژنامەوانانی لە زیندان پیشان داوە لە سەرەتای مانگی 12دا، بەڵام لە ساڵی 2020دا ژمارەی زۆرتر لەوە دەستگیر کران و پاشان ئازاد کران. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 117 ڕۆژنامەنووس بۆ ماوەیەک دەستگیر کران لە سەروەختی ڕووماڵکردنی نادادی نەژادی یان پەیوەست بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی. هێشتا ژمارەیەکیشیان ڕوبەرووی تۆمەت کراونەتەوە. هەمیشە خۆپیشاندانەکان شوێنێکی زۆر مەترسیدار بووە بۆ ڕۆژنامەنووسان بە بەراورد بە پێشێلکاریەکانی دیکە. بەڕاستی ئەو کاتەی جۆرج فرۆید لە 25 ئایار گیانی لەدەستدا لە میناپۆس لە مینیسۆتا، لە 26 ئایار یەکەم هێرشمان بینی بۆ سەر ڕۆژنامەوانێک کە ڕۆماڵی خۆپیشاندانە نیشتیمانیەکانی دەکرد. لە 29 ئایاریشدا یەکەم دەستگیرکردنی ڕۆژنامەوانێک سەری هەڵدا. لە تەواوی 2020دا 117 ڕۆژنامەوان دەستگیرکراون یان بەندکراون. ناڕەزایەتەکان لە بەلەروس ئاستی دەستگیرکردنەکانیان بەرز کردەوە. دە ڕۆژنامەوان لە ماوەی هەڵبژاردنەوەی سەرۆکی بەلەروس ئەلێکساندەر لۆکاشینکۆی کێشە لەسەر دەستگیر کراوە. لە ئەثیوپیا بەم دواییانە بەڵگەکان دەرکەوتن لەسەر پێچەکانی ئازادی ڕاگەیاندن. زۆرێک دەستگیر کران بە هۆکاری ڕۆماڵکردنی پشێوەکانی ناوچەی نیگرای. ئایا بیلاروس و ئەثیوپیا دەیانەوێت بچنە پاڵلیستی چین و تورکیا و مەسر و سعودیە کە ڕۆژنامەوانان دەستگیر دەکەن لە تۆڵەی کارەکانیان بە دڵنیاییەوە؟ من دەخوازم شتی وەها ڕوو نەدات. لە ڕەوشی ئەم ساڵدا گەیشتن بە هەواڵە سەربەخۆکان لە هەموو کات گرنگترە، بەڵام ژمارە ئەو ڕۆژنامەنووسانەی بەهۆی راپۆرتەکانیانەوە دەستگیر کراون مای نیگەرانیە.